ساڵتان لەبێ هاوڕێیان لەم ڤیدیۆیە و لەم یەکەم فێرکاریە و لە پارتی یەکە چۆنێتی دروستکردنی پرۆجێکتان باس دەکەین بە پرۆگرامی یونیتی و ئەمەش یونیتی هەبە کە یکەینەوە بەم شێوازەی پیشانێداتی ڤێژنی 2018 و سەرەتا کلیک لەسەر نێو ئەکەین بۆ دروستکردنی پرۆجێکتەکە. لێرە پرۆجێکت نیم هەیە واتە ناوی پرۆژەکەت بە هەر شێوازێ بتوێت ناوەکەی بنووسیت و ئەمەش لێرە لۆکیشنی پرۆجێکتەکەتە چێ دەکوێتەوە پرۆژەکە لەکوێ خەزن بێت و ئێرەش شێوازەکانێتی سریدی بیان تو دییان هەنێک شتی زیاتی پێوە بێت. لێرە سریدی هەڵەبژێرین و لێرەشە هەنێک پاکێجی بۆ زیاکەیت. ڕەنگە لای ئێوە پاکێجەکانتان نەبێت بۆیە بە سادەیە ئەیکەین پرۆجێکتەکە. لێرە کری دەکەین کە هەمووی حازر کرات و ناوەکانیتان نووسیت. لێرە کری دەکەین بۆ کریتکردنەکەی کەمێکی پێچێت چاوەڕان ئەبین تا دروست ئەبێت پرۆجێکتەکە. ئۆکەی بینن پرۆجێکتەکە دروستکرا و بەم شێوازەیە بەشی سێن و گەیم ئاسێسۆر هەرچی پرۆجێکت کۆنسۆڵ ئینسپێکتەر لایتینگ سێڤایس و ئەمە بەشەکانێتی. لێرە بەشی ئاسێت هیچ ئاسێتێکی تیان نییە و لێرە پرۆژەکە بەتاڵە، هیچ پرۆجێکتێکی ڕانیەتە پرۆجێکتێکی سادەیە، هیچ شتێکی تیانە نە پاکێج نە ئاسێت. و لە ڤیدۆکانی داهاتووە باز لە ئیمپۆرتکردنی پاکێج ئەکەین و لەگەڵ هەنێک ئاسێتە بە فری بۆ ناو پرۆجێکتەکەتان و هیوام سەلامەتیتان و کاتێکی خۆش.